سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵسانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی کەشوەری لە کرماشان، بێتاوان ناساندنی چالاکانی کرێکاری و ژینگەی سنا لە دادگای ئەوشارە، لە سێدارەجانی بۆ کوژی شلێر ڕەسووڵی لە زیندانی سنا، کۆبوونەوەی کامیۆنداران و کرێکارانی شارۆچکەی سەنعەتی شیراز، کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئاعدام لە 25 شاریێران، ناڕزایەتی کرێکارانی سەمین پێترۆشیمی سەلمانی فارس لە ماهشەر و چوونەسەرەوەی نرخی ئەرز بە دوای قسەکانی خامنەیدا. کۆبوونەوەی خانشینکراوانی کەشوەری لە کرماشان. ڕۆژی سێشەممە 30 گوڵان خانشینکراوانی کەشوەری کرماشان لە بەردەم سندوقی خانەنشینیدا کۆبوونەوە و بە وتنەوەی دروشم خوازیاری جێبەجێکردنی جاخوازیەکانیان بوون. خانشینکراوانی ناڕازی بە بەدەستەوە گرتنی پلاکار دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی لە بواری یابووری دانیشاندا و خوازیاری زیادکردنی حەقدەست، پێزانی مەزایە خانەنشینی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەیە هاوسانسازی بوون. چیرۆکی ناخەژێنی بریندارێکی شۆڕەشی ژینە لە کاتی کۆڵبەری. فیروز میرانی لە بریندارانی شۆڕەشی ژینە لە شاری پاوە کە بۆ دابینکردنی هەزینەکانی دەرمانی چاوی پەنای بۆ پیشێ سەختی کۆڵبەری هاوردووە لە گرتە ڤیدیۆیەکدا باس لە دۆخی سەختی کۆڵبەران لە سنوورەکانی کوردستان دەکات. فیروز میرانی لەو کلیپەدا دەڵێت بۆ ماوەی 1 مانگە کۆڵبەری کردووە و تێکەڵ بە ڕەنج و مەینەتی کۆڵبەرانی کوردستان بووە. ئەزمونێکە وشەکان ناتوانن ڕاستیەکانی باس بکەن. هەژاری و فەلاکەتی سەپێنراو لەلایەن کۆماری ئیسلامی تەنیا بە مەبەستی شکاندنی کەرامەتی گەنجانی کورد لە ڕێگەی کۆڵبەری سازکراوە. گەنجانێکە بۆ چەند کیلۆبار ناچارن دەیان کیلۆمتر ڕێگای سەخت ببڕن تاکو 2 بۆ 3 ملیۆن تمەن پارەیان دەست بکەوێت. چوونیان بەدەستخۆیانە بەڵام گەڕانەوەیان لە دەستخۆیان نەماوە و سەرکوتگەرانی حکوومەت دەیانگرنە ئامانج یان لە کاتی هەڵاتن و سەرمابردووی تووشی ڕووداو دەبن کەوایە بۆ گەنجانی کوردستان ئەو ڕیسکە قبول دەکەن تەنیا و تەنیا لەبەر هەژاری و بێکاریە. بێتاوان ناساندنی چالاکانی کرێکاری و ژینگەی سنا لە دادگای ئەوشارە. ڕۆژی سێشەممە 30 گوڵان جەلەسەی دادگایکردنی چالاکانی کرێکاری و ژینگەی شاری سنا لە لەقی یەکی دادگای ئینقلابی ئەوشارە بەڕێوەچوو سەرجەمیان بێتاوان ناسێندران. 5 چالاکی کرێکاری بەناوەکانی ئەقباڵ شەبانی، سەید خالد حسەینی، فەرشید عەبدوڵڵاهی، فەردین میرەکی و شەیس ئەمانی هاوڕێ لەگەڵ 2 چالاکی ژینگەی سنە بەناوەکانی جەماڵە سەدی و سوسەن ڕازانی کە پێشتر بەهۆی بەشداریکردنیان لە کۆبوونەوە ناڕزایەتیەکان هەروەها هەڵگرتنی ئاڵا و ئەستێرەی سوور و خوێندنی سرودی ئەنتەرناسیۆناڵ بە تەبلیغ دژی نیزام و تێکدانی بیرۆڕای گشتی تۆمەتبارکرابوون لەلایەن لەقیەکی دادگای گشتی و ئینقلابی ئەوشارە بێتاوان ناسێندران. شاینی باسەکە یەکەمین جەلەسەی دادگایکردنیان لە ڕێکەوتی 19 گوڵانی ئەمساڵ بەڕێوەچوو. سەپاندنی سزای زیندان بەسەر ئارمان شادیوەند لە دەڕەشار. ئارمان شادیوەند چالاکی ژینگەی خەڵکی دەڕەشاری ئیلام لەلایەن زادگای پێداچوونەوە ئیلام بە 2 ساڵ زیندان مەحکوم کرا. مانگی خەزەڵوەری ساڵی ڕابردوو ئارمان شادیوەند لەلایەن لەقی 2 دادسەرای گشتی و ئینقلابی دەڕەشار بانکەشت و دەست بەسەر کرا. ناوبراو پاژ 1 مانگ لێپرسینەوە بە دانانی وەسێقە ئازاد کرا. ڕۆژی دووشەممە 29 گوڵانی 1403 ئەو چالاکە مەدەنیە لەلایەن دادگای پێداچوونەوە ئیلام بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 8 مانگ زیندان و بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری بە 16 مانگ زیندانی تەعزیری سزادرا. لە سێدارەجانی بکوژی شلێر ڕەسووڵی لە زیندانی شاری سنا. بەیانی سێشەممە 30 گوڵان بکوژی شلێرە ڕەسووڵی بە ناوی گۆران قادری لە زیندانی ناوەندی سنا ئیعدام کرا. حکمی ئیعدامی گۆران قادری پاش تێپەڕبوونی 2 ساڵ و 8 مانگ بەسەر ئەو جەنایەتە لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە پەسەند کرا و بەیانی سێشەممە سزاکێ جێبەجێ کرا.
ڕۆژی چواردەی خرمانانی ساڵی 1401 گۆران قادری جیرانی شلێر ڕەسووڵی هەوڵی دەستدرێژی سێکسی بۆ سەر ئەو ژنێدا، بەڵام شلێر بەرگری لە خۆی کرد و بکوژ ناوبراوی لە پەنجەرەی خانووەکەی خستە خوارەوە و شلێر ڕەسووڵی گیانی بەخت کرد. بڵاوبوونەوەیەوە هەواڵە کارزانەوەی بەرینی کۆمەڵگای بەدوای خۆیدا هێنا و بکوژ لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و 3 کەس شاهدیان لەسەر تاوانباربوونی ناوبراودا کرد. سازکردنی گەورەترین وزەخانەی خۆرەچاوی لە سلێمانی. ئیدارەی بەرقی سلێمانی لە هەرێمی کوردستان بە مێدیاکانی وت لە داهاتوویەکی نزیکدا گەورەترین وزەخانەی خۆرەچاوی عێراق لەو شارە ساز دەکرێت. سیروان محەممەد بە مێدیاکانی هەرێمی ڕایگەیاند لە ئێستادا 20 مێگاوات بەرق لە مانگێکدا لە ڕێگەی وزەی خۆرەچاوەوە بەرهەم دێت. بە سازکردنیە وزەخانەیە پارێزگای سلێمانی دەتوانێت زۆربەی کارەبای پێویستی خۆی جابین بکات. تا بەمڕۆ 740 بەکارهێنەری بەرق ناویان بۆ بەشداربوون لەو پرۆژەیە تۆمار کردووە و پشکدارانی پرۆژەکە دەتوانن لە ڕێگەی پانێلی خۆرەچاویەوە 20 مێگاوات کارەبا بەرهەم بێنن. کۆبوونەوەی کامیۆنداران و کرێکارانی شارۆچکەی سەنعەتی شیراز. ڕۆژی سێشەممە 30 گوڵان کامیۆندارانی شارۆچکەی سەنعەتی شیراز پەیوەست بە مانگرتنی سەراسەری کامیۆنداران بوون و کرێکارانی شاغەڵ لەو شارۆچکەیە دژ بە نەبوونی کارەبا خۆپێشاندانیان کرد. بە پێی بانگەوازی یەکیەتی کامیۆندارانی ئێران، بڕیارە کامیۆندارانی ئێران لە ڕۆژی 1 جۆزەردان گەورەترین مانگرتنی گشتی بەڕێوە ببەن. لە 2 ڕۆژی ڕابردوودا کامیۆندارانی بەندر عەباس و شیراز پێشوازیان لەو بانگەوازە کردووە و دژ بە دۆخی خراپی پیشەوی و مایشەتی دەستیان لە کارکێشاوەتەوە. هاوکات کرێکارانی شاغڵ لە کارگەکانی شارۆچکەی سەنعەتی شیراز لە ناڕزایەتی بە نەبوونی کارەبا خۆپێشاندانیان کردووە و بە وتنەوەی دروشم خوازیاری دابینکردنی وزە و ڕێگری لە داخرانی کارگەکان بوون. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە 25 شاری ئێران. ڕۆژی سێشەممە 30 گوڵان بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام و دژبەرانیە و سزا نامرۆڤانەیە لە 25 شاری ئێران دژ بە سزای 3 جارە چالاکیان ئەنجامدا. بەپێوە وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە بەردەم زیندانی ئەڤیندا کۆبوونەتەوە و بە بەدەستەوەگرتنی وێنەی ئازیزانیان خوازیاری هەڵوەشانەوەی سزای 3 جارە بوون. لە لایەکی دیکەوە دژبەرانی سزای 3 جارە لە 25 شاری ئێران هاوکات لەگەڵ کارزاری سێشەمانەی نابۆ ئیعدام لە چەندین چالاکی جیاجیادا خوازیاری هەڵوەشانەوەی حوکمی ئیعدامی بابەک عەلیپور، پویا قۆبادی، وەحید بەنی عامریان، شاهڕۆخ دانشوەرکار، محەممەد تەقەوی، ئەبوولحەسەن مۆنتەزر، بێهروز ئیحسانی، مهدی حەسەنی، محەممەد جەواد وەفای سانی، مەنوچێر فەلاح، پاخشان عەزیزی، وریشە مورادی، شەریفە محەممەدی و هەموو بەندکراوانی دیکە بوون. ناڕزایەتی کرێکارانی سەمین پێترۆشیمی سەلمانی فارس لە ماحشەر. ڕۆژی سێشەممە 30 گوڵان کرێکارانی شاغەڵ لە شرکەتی سەمین پێترۆشیمی سەلمانی فارسی لە بەندەر ماحشەر دژ بە کەمی هەغدەست کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی، نرخی پێداویستیەکانی ژیان بەردەوام دەڕواتە سەرەوە، بەڵام هەغدەستەکانیان هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نەهاتووە. کرێکاران بە کۆبوونەوە لە ناوەندی شرکەت خوازیاری زیادکردنی هەغدەست، پێدانی بیمەی دەرمانی، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. خۆپێشاندانی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغەڵ لە دوورگەی لاوان ڕۆژی سێشەممە 30 گوڵان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی خۆپێشاندانیان کرد. کرێکارانی ڕەسمی نەوت لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری وەلانانی سەقفی هەغدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، پێدانی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر هەغدەستەکانیان کەم کراوە و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون.
کۆبوونەوەی خاوەن نانوەخانەکان لە چەند شاری ئێران. بەیانی سێشەممە 30 گوڵان خاوەن نانوەخانەکان لە شارەکانی بەندەرعەباس، قایمشار، ساری و بابۆلسەر دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. خاوەن نانوەخانەکان لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری وەلانانی سامانەی نانینەوە، دابینکردنی کارەبای 24 کاتژمێری، پێزانی یاردی دەوڵەتی، پەرداختی یارانەی چەند مانگی ڕابردوو، کەمکردنەوەی نرخی کرێ دووکان، ئاو، بەرق و گاز بوون. ناڕزایەتی کەشاوەرزانی یەس لە بەردەم وەستانداری. کەشاوەرزانی وەستانی یەس ڕۆژی سێشەممە 30 گوڵان لە بەردەم وەستانداریدا کۆبوونەوە و ناڕزایەتی خۆیان لە ئازبڕینی بەردەوامی کارەبا نیشاندا. کەشاوەرزانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە حکوومەت دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتە هەڵەکانی ڕژیم نیشاندا و خوازیاری دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بوون. جوتیاران ڕایان گەیاند بڕینی بەردەوامی کارەبا زیانی زۆری لێداون و داوای قەرەبووکردنەوەی زیانەکانیان دەکەن. برینداربوونی 48 کەس بەهۆی وەرگەڕانی ئۆتۆبوسی پەنابەرانی ئەفغانستانی لە کرمان. ڕۆژی سێشەممە 30 گوڵان بەهۆی وەرگەڕانی ئۆتۆبوسی پەنابەرانی ئەفغانستانی لە جادەی چوپار بۆ باغینی کرمان 48 کەس بریندار بوون. بە وتەی پۆلیسی هاتوچۆ ئێستانی کرمان، ڕووداوەکە لە کاتژمێر 2:35 خولەکی بەیانی ڕۆژی سێشەممە ڕوویداوە و ئۆتۆبوسی هەڵگری پەنابەرانی ئەفغانستانی لە جادەی چوبار بۆ باغین وەرگەڕاوە. لە ئەنجامی ڕووداوەدا 48 پەنابەری ئەفغانستانی و شارۆمەندی ئێرانی بریندار بوون کە 22 کەسیان بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراونەتەوە. دووە هەواڵ چوونە سەرەوەی نرخی ئەرز بە دوای قسەکانی خامنەیدا. ڕۆژی سێشەممە 30 گوڵان پاش وچەکانی عەلی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی سەبارەت بە ئەگەری هەڵوەشانەوەی دانوستانەکان لەگەڵ ئەمریکا نرخی زێڕ و جراوی بیانی لە بازاڕەکاندا هەڵکشا. عەلی خامنەی لە وچەکانی ڕۆژی سێشەممەیدا هێرشی کردە سەر بەرپرسانی ئەمریکا و ڕایگەیاند کەس ناتوانێت کۆماری ئیسلامی ناچار بە وەلانانی پیساندنی ئۆرانیۆم بکات ئەگەر لێژنەی دانوستانکاری ئەو وڵاتە کە خواستەکانی پاشکەس نەبێتەوە ئەگەری هەڵوەشانەوەی دانوستانەکان لە ئارادایە. بە دوای وچەکانی خامنەیی نرخی زێڕ و دراوی بیانی لە بازاڕەکاندا بە شێوەیەکی بەرچاو هەڵکشە و هێماکانی بازاڕی بورس تووشی دەڕمان بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.